ئەم هەموو فەراعینەی تر کە لە شوێنیان ئێستا هاتوونەتەوە مسلمانی وا هەیە گوێی بۆ ناڵەقێ ئەسڵەن بەهی خۆی نازانێت گۆڕانکاریەکە بە مەسئولیەتی خۆی نازانێت داژەنی شێ پارێتەوە لە خوای ئیسلام سەرخەی خوای ئیسلام سەرخەی خوای ئیسلام سەرخەی ئیسلام بەچی سەرەکەوێ کە تۆ ئامادەی سەرخستنی نی خوای ڕزقی بدەی خوای ڕزقی بدەی بەچی ڕزقی هەدەی بەچی ڕزقی هەدا ئەگەر تۆ خێر و خێرات تێ نەکەی داماوێکی نەدار دێ لێ دەپارێتەوەڵێ پارێکی ئەوەندە مەرە پارەی نانێک ئەڵێ خوا بداتێ خوا چۆن نەیداتێ ئەگەر تۆش نەیدەیتێ تۆ نەبی بە وەسیلەیە بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و بگەڕێنەوە بۆ ئەم قورئانە و بیکەنەوە بە مەنهەجی خۆتان ئەوەش بزانن بەخوا قەسەم لەو مستەضعەفیە ڕزگار نابن بەخوا قەسەمەوە 18 کیلۆ نینۆکەی لە شیراز لە نینۆکی خەڵکە هێنرایە دەرەوە بەڵام ئەو گۆڕانکارێک جەوهەری پێ دروست بوو کە ئێران یەک کەس شۆڕشێکی وا گەورە بەرپاکە هەموو نخبەکانی بکەونە شوێنی و خۆوانەش زۆر بوون کە ئەیانوت چاوەڕێ ئیمامی مەهدیەکەی ئیمامی مەهدی دێو ئێرانمان بۆوە گۆڕێ ئەی بۆ ئیمام خۆمێنی چاوەڕێ ئەوانەی نەکرد ئەو نابێت چاوەڕێەوە بکەن ئێستا زۆریش پرسیارم لێکەنەوە لەم سەردەمە ئەی مامەستەکەی مەهدی دێ ئەی تۆ بۆ خەساوی تۆ بۆ غیرەت پواوی تۆ بۆ جوامێری تیا نەماوە تۆ بۆ ناتێ گۆڕانکاریەکە بکرد لەسەر دەستی خۆت ئەی تۆ بۆ نەبووی بە ساحەبی بیرە نەوتێک تەوزیعی بکەیتەوە بەسەر فەقیر و هەژارەکانە ئەی بۆچی ڕێگادا تاغوتێکی ملهور 75,000 دۆلار لە شەوێکا بدۆڕێنێ لەیانەکەی دووکان وای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ غیرەتمان بداتە بەر جوامێریمان فێرکە دوای ئەوەی کە تێمانەگەێنە لە دینەکە خوایە ئەم قورئانە بکە بە نوری بەرچاومان خوایە چا بەرچاومان ڕۆشن کە بە نوری هیدایەتمان بدەوە بە خۆشەویستی خۆت بە یەکترمانەوە ببەستە ورە و زەمان بەگەرخە لە کۆمەڵکاریەکی عەقائیدیە کە ببین شایستە و شایەنێک کە بتوانین ئەو واقعە بگۆڕین و واقعی جاهلی کوردستان لە دار الکوفر و بیکەینەوە بە دار الئیسلام. أقول قولي هذا واستغفر الله.